بێگومان چاوان کارەبایەکێکە لەو خزمەت گوزاریانی بە بەردەوام هەمومان ئیشمان پێێتی وە ضرورە بۆ ژیانی ڕۆژانەی هەمومان بەڵام وەکو دیارە هەندێک لە هاوبەشانی کارەبا لە هەرێمی کوردستان پارەی کارەبا قەرزارن ئیتر هەرچەند بە بۆنەی چیەوەیە بارودۆخی وڵاتەکەیە بارودۆخی دارایی ینی هەر شێوازێک بێ خۆت هەندێک هەیە خۆی پشتگوێ ئەمانە بنەتە هۆی ئەوەی کە پارەی کارەبا قەرزار بن هەرچەندە لە ماوەی ڕابردووە حکوومەتی هەرێم بڕیارێکی هەبوو کە هەر هاوبەشێکی کارەبا سەرجەم قەرزەکانی بداتەوە بە ڕێژەیەک لە قەرزەکانی بۆ کەم دەکاتەوە بەڵام ئێستاش بڕیادراوە کە ئەوانەی پارەی کارەبا قەرزارن بە شێوەی قیست لیاونەوە بگیرێتەوە ئێمە ئەمانەیە گفتوگۆ لەم بارەیە بکەین لەبارەی شێوازی پێدانەوەی ئەو قەرزانە لەبارەی ئەوەی کە چۆن ڕێکارەکانە گیرێتە بەر وارووا باز لەوەشکەین ینی شتێکی تریژەیە کە پێوەری زیرەکە ئەمانەیە باز لەوەشکەین لەگەڵ بەڕێز سیروان محەممەد و تەبێژی کارەبای سلێمانی کە بۆ مەبەستان بەیانی لامان میوانە بەخێر بێ کاکسیوان یەکەم جار بە بزانین پێدانەوەی ئەم قەرزە چۆنە ئەم بڕیارە تازێ چییە؟ ڕاستیەکەی دەمێکە مەسەلەی مەوزوعی هین با بڵێن مەوزوعی قستکردنی ئەو قەرزە کەڵەکە بوانی لای هاوڵاتیە دەمێکە هەیە ینی بە بەردەوامی هەر هەبووە بەڵام لە ئێستاە با بڵێن ئیتر حکوومەت بەڕاستی با بڵێن چونکە خەرجی کارەبا خەرجیشی زۆرە مانگانە نزیکی 100 میلیۆن دلار لە کارەبای سەرفەکرێ ئەمە ڕقمێکە بەڕاستی پێویستی بەوەیە بەشێک لەو خەرجی بگەڕێتەوانێت چونکە بۆی بتوانانی تو ئیدامەی سیستەمەکەتی پێبی بۆی بتوانی کەرتی کارەبا بەڕێوەبەری خۆتۆ ناکری هەر پارە بیت و هیچی ژوەر نەگریتەوانێت ئەم قەرزەکە کەڵەکە بووە لە ساڵی 2014 بە دواوە بەشێکی هۆکاری سەرەکی کەڵەکەبوونی ئەو قەرزە کۆنی سیستەمەکەی ئێمەیە پسوولە نەڕۆیوەتەوانێ ئیتر کە پسوولە ڕۆیوەتەوارێ خەڵک ساردی هەبوو لە کارەبایە حکوومەت چاوپۆشی کردووە کە کاتی خۆی قەیرانی دارایی بوو موچە نەدراوە ئەوانە ئێستا ئەو قەرزانە ئیلتیزامێکە لەسەر هاوڵاتی اینجا ئێمە ئەو هاوبەشانەمان کە 6 جۆرە هاوڵاتیە کە 127 ملیار قەرزارن لای ئێمە کردی پیشەسازیە 205 ملیار قەرزارن ئەمامە دینار بەڵێ قەرزی تیجاریە 41 ملیار قەرزارن کردی حکومی دایرە حکومیەکان 95 ملیار دینار قەرزارن تقریبان بە کۆی گشتی هەموو هاوبەشەکانمان ئێمە 477 ملیار دینارمان قەرز هەیە ئەگەر ئێمە قسەکە لەسەر هاوڵاتی بکەین بڵین قەیرانی دارایی و موچینەیە موچە نەبووە و ئەوانە کە 127 ملیارە کە ئەکاتە لە سەتا بڵین 25 قەرزی کارەبا ئیخۆ ئەوانەی تری بڵین کەرتە پیشەسازیەکان کە 205 ملیارە نیوەی تقریبان لە 145 قەرزی کارەباکە ئەوان کێشەی ئەویان نە بڵێن موچیان نەدراوەتێ بۆیە نایدەن ئەوانە ئیلتیزاماتی خۆیان ئەبێ بن ئەوانەی بەسەرن کەرتی بازرگانیەکان بڵێن ئەوانی کە دوکان و شوێنی بازرگانی و شتن ئەمانە دیسانەوانی خۆ ئەوانیش خۆ ئەوان مشکلی موچیان نی هەتا کاکسیوانۆ خۆش ئاماژە پێکردی ئەنی هاوڵاتیەک لەوانەیە من ئێستا بۆ خۆم زیاد لە ساڵێک وڵا بۆ ساڵ و نیە شەبێ نەمبینیوە ئینەکەم بۆ بێتەوە بەڵام ئەم کەڵەکە بوونە لە سەری 2000 وای لێ ناکەن نەتوانێت بیداتەوە ئێمەش من یعنی یەکێک لە مشکلەکانی ئەم کەڵەکەبوونی قەرزە کۆنی سیستەمی فرۆشتنی وزەیە لە لای ئێمە یعنی ئەم سیستەمە ئیسچل 50 ساڵ لەمەوە بێشە ئەم ئالیەتی کۆکردنەوەی داهاتە و فرۆشتنی داهات و پسوولە تەبعکردن و عەداد بڕوا بۆ ماڵەکە و لە ماڵ نییە و تۆ ئەگەر مەسەرەن جاری وا بۆ عەداد بە 2 مانگ چۆ بە 3 مانگ چوە کە تۆ لە ماڵ نەبووی یەکسەر ئۆتۆماتیکی بۆ بە 6 مانگ وەرەقەکەش لانەکرای بە دەرگاگە ئەمە ئەم ئالیەتە کۆنا ئەم ئالیەتە دەرەقەتی ئەم سیستە ئەمڕۆ نایە ئەمڕۆ قەرەباڵغی ناو بازاڕ و یعنی با بڵین سەرقاڵی و مەشغەڵەتی ئینسان و ئەوە ئەبێت و ئالیەتەکانی بگۆڕی بۆیە بەو سیستەمە کۆنا ئەم قەرز و شتە هەر زیاکە یعنی ئێستا ئێمە زۆربەی عەدادەکانمان مەشغوڵی لینکینی پێوەری زیرەکەن پسوولە کەمتر تەبعکرێ دیسانەوانی ئەم قەرزە هەر زیای بێ لەسەر هاوڵات کەوا بوو ئەسڵی ئیش مشکلەکە ئەوەیە تۆ ئەگەر دانیشی بیر بکەیتەوانێ بەڕاستی ئەمە ئیشی مەسەلەیەکی حسابیە ئەبێ کۆمەڵی خەڵکی مختص دانیشن معالەجی ئەمە بکەن بەچی ئالیەتێک تۆ بدۆزیتەوە بۆی ئەم پارێ و دەستکەوێتەوانی
تۆ ئەمە دانیشی بڵێ ئەمە ساڵی هەشتاکان نییە بڵێ کارەبا لە ئاوی دوکان و دەربەنیخان دروستەکرێ مەسرفی کەم و گوێی نایەمێ ئەمە بێتۆ ئالێتی بۆ خەڵکە بدۆزیتەوە هەر کاک ڕنجم و معلوماتی جەنابێت ئێستا خەرجی کارەبای ماڵان مانگی ئەو پەڕی 20,000 دینار بێ 15,000 دینار بێ ئەگەر تۆ ماگانە پسوولەی بۆ بەریتەوە خەڵک پارەکەیدا بەڵام کە بوو بە 500,000 و 600,000 و ملیۆن و 2 ملیۆن پێی نادرێ کارەکە بۆی لە ئێستاە یعنی وەک ئاسانکاریەک ئەڵێن ئێمە بۆیانەکەین بە ئەقسات حتا بۆ تیجاریەکان بۆ شوێنە بازرگانەکانیش ئەکرێ بە بەڵام ئەبێت تۆ ئەسڵی ئەم مشکلەیە حەلکە لە بنەڕەت یعنی ئەبێت تۆ وا بکەی مانگانە پسوولە بۆ ئەم ماڵە بڕاتەوانێ مانگانەکە ڕۆیشتەوانێ دە 15,000 دینارە هاوڵاتێکە ئەیدا هیچ مشکلەی نییە بەڵام کە کەڵەکە بوو لەسەری 2 مانگ و ساڵ و 2 ساڵ و 3 ساڵ خەڵ سەردی لێکە من خۆمیکێکم لەوانە ینی لەبەرەوە ئەبێ ئێمە ئیشەڵا دوای پێوەری زیرەک ئیتر ئەم مشکلەیە حەلەبێ مانگانە ئەڕاتەوە بەڵام ئەوە بەشێکی مشکلەکە حەلەکە مانگانەکە پسوولە ئەڕاتەوە بەشی دووەمیان ئەوەیە تۆ ئاسانکاری بکەیت چۆن پارە بدەیت ئێستا ئێمە تا سعات 12 پارە وەرەگرین لە خەڵک چکە لە 12 سنووق داخرێ ئەبێ پارە بچێتە بانقەوانێ ئەم ئالێت و میکانیزمەش بۆ ئەم زروفی ئێستا بۆ ڕەنکاری یعنی تۆ لە ماڵی خۆتانەوە هەتا چیتە بنکەیەکی پارە وەرگرتن پێدەچێت تااقەتێنێ سەرە بگری گەرمایە ئیلتیزامە هەیە مناڵە لە مەکتەبە کۆمەڵە شت دروست بووە ئەمە ئیساڵی وەکو پێموتی پەنجاکان و شەستەکان و هەفتاکانە ئەبێ ئێمە ئەم ئالێتە بگۆڕین ئاسانکاری بۆ خەڵک بکەین لە ڕێگەی مۆبایلەوە لە ڕێگەی حسابی بانقیەوە کارتێکی ئینتەرنێت نامێت داخڵێکی لای خۆکرێ بەڵام ئێمە دانیشتوین و لە شوێنی خۆمان بەس ڕاو حەکەین بە عەرەبی نازانم بە کوردی بەس کاکسیروان کێشەکە تەنها لە نەبوونی عەداتە بۆ لە ئێستادا کە پارەی ماڵان دێتەوە بڕێکی زۆرێتەوە لە 100 ملیۆن و زۆربەی ماڵەکان هاتوۆتەوە کە ئەچێتەوە بۆ لە دایرەی کارەبا دێن بووی کەمەکەنەوە ئەو کێشەکە چی هەنی چۆن ئەو داشکاندن و ئەڵەن ڕەنگە خەلە لە ساعتی زۆربەی ماڵانە هەبێت حاڵەتە یعنی مەسەرەن هەیە ساعتێکی شکاوە یا مەسەرەن پێوەرەکی غەڵەتی خوێنەوەوانێ ئەم حاڵەتانە هەیە بەڵام ئەمە نامە بەو شێوە زۆرە نییە یعنی لەوانەیە چونکە دیسانەوە مەش پەیوەندی بوو ساعتە کۆنانەوە هەیە ئەو ساعتە میکانیکیانە زۆر مەزبوط نین زوو تێگەچێن یعنی ئەوانەیە یعنی لەکێک لە مشکلەکان ئەوەشە بۆیە تو ئەبێ سوود لە تەکنۆلۆژیا وەربگری ئێستا تۆ مۆبایلی 15 ساڵ لەمە پێش لەگەڵی ئێستاە چەندی فەرقا چەند ئاسانکاری بۆ هەموو شتێکی تۆکە ئەو تا دەرس بە مۆبایلە خوێندرەکاکە یعنی حسابی بانقی و ڤیزە بە مۆبایل دەرەکەیت ئەنواع و ئەشکال تۆ توانێت ئیش بکەیت و ئاسانکاریکەی لە تەکنۆلۆژیای خەڵک ئێستا حەزەکە لە ماڵەوە دانیشێ و پارەی کارەباکەی بە ئیتر من بۆ ئیجباری کەم ئەبێ بڕوا بچێتە بنکەیەکی عرق بەلەشیا بێتە خوارەوانی نووی سعات سەرە بگرێ ئەمە کاکە ناچێ خەڵک ئەبێت تۆ بیرکەیتەوە ژیان ئاسانکاری بۆ خەڵک بکەیت من مادام خەڵک پارەم بۆ ئەهێنێ و پارەمەداتێ ئەبێ ئاسانکاری بۆ بکەم و ڕێزی لێ بگرم نەک یعنی هیلاکی بکەم و ماندووی بکەم و بڵێ مەڵا بێ پارەشم باشە کاکسیروان قیستەکان بە چەند مانگ ئەیرێتەوە ئەو کەسانەشی مەسەلەن بۆ نمونە کەسێک هەیە لانێ 5 ملیۆنی لابێ ئەگەر بۆی دابەشکی لانێ مانگی 300,000 400,000 بەرکەوێ یعنی هیچ چینێک نییە بۆی کە بۆی درێژکەنەوە زیاتر بۆی کەمترکەوێت لەسەری ئەزانی چۆنە تا ئێستا وە سەڵاحیەت دراوە بە بەڕێوەبەرە گشتەکان تاوەکو 12 قست یعنی بۆ ساڵێک بڕوا ناکەم ئەوە ئیلا ئەگەر شوێنێکی تیجاری بێ یان شوێنێک بێ مەسەرە معمەل بێ ئەمانە ئەچنە 10 ملیۆن و 20 ملیۆن و ئەوانە ئەژنە ماڵ بڕوا ناکەم هیچ ماڵێک لە 2 ملیۆن زیاتر یان ملیۆن و نیوێ من هەرچی خەڵک هاتبێ پرسیاری کردبیان داوای قستی کردێ بینیمانە دوێنێک کە برادێک هاتووە 800,000 بووە بۆی کراوە بە 8 قست یعنی لەبەرەوە ماڵەکان بەو شێوە زۆرنی ئیلا ئەگەر ماڵێک زۆر مەسە هەم ماڵ هەیە گەورەیە و مەسە خەرجی کارەبایان زۆر بووە ئەجینە ئەوەی تری کە کارەبا زۆر سەرفەکە و قەرزەکەی کەڵەکە بووە شوێنە تیجاریەکانە دوکانە و مەڵین معمەلەکان ئەمانە خەرجیان زۆرە حتا بۆ ئەوانیش ئەکراوە باشێک شتی تر هەیە حاڵەتێکی تر هەیە من لەم چەند ڕۆژەیە بینیم بۆ خۆشم ڕوبەڕوون بۆتەوە ینی ئەو پسوڵانەی کە بۆم هاتۆتەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە 2 جار پسوڵەم بۆ هاتۆتەوە ئێستا من ئەو پسوڵانەم هەمووی دەفع کردووە و قەرزار نیم وەکو قەرزار لەسەر پسوڵەکە بەڵام تەئکیدم قەرزارم لەوێ ئەمایان چۆن مامەڵی لەگەڵا خۆی ینی خەڵکەکە خۆی بچێ بزانێ قەرزای قەرزیدانە خۆی ئێستا ئەوەیە مشکلەکە ئێمە بێ ئەم بەڵێن پێوەری زیرەک ئەو سیستەمەی تایە تۆ لە ماڵی خۆتەوە یعنی ئەتوانی لە لەگەی ئەپلیکیشنێکەوە ئەتوانی بچیتە ناو ئەکاونتەکەی خۆتەوە و ئەزانیت
چەندێ پارە سرف کردو چەند کارەبا و سرف کردو هەمووی تایە چەند قەرزاری هەمووی لەناو لەو سیستەمەیە هەیە ینی بەڵام لەم سیستەم لە کۆنەکەی ئەم شتە نەکراوە ئێمە سا برادێک ماوەی دەوری هەفتەی لە ڕابردوو پارەکەی داوە بەس لەبەرەوەی کە پسوولەکەی بۆ چۆتەوە تۆزێ درەنگ چۆپارەکەی یاوە دوایی مەسەرەن 20 ڕۆژ لە مانگێک لە پسوولەکەی چۆپاری کارەباکەی یاوە تەسپی کردو هەموو پارەکەی یاوە بەس دیسان دوایی هاتۆتەوە بۆی بەڵام کە ئەچێت لەبەرەوەی لەوێ کەعبەکەی پێ خۆی پارچەی دووهەمی پسوولەکەی پێ ئەچێت لەوێ بۆی چاکەن و بۆی ئەسڕنەوەوانێ ئەم حاڵەتانە هەیە ئەمە لە ئیشی کۆن و سەردەمی 40-50 ساڵ لەمەوە پێش ئەم شتەواری دە و هەر ئەژمێنێت بەڵام تۆ کە هاتی ئالەتی ئیشکردنەکە و گۆڕی ئیتر هینەکە ئێستا یعنی تۆ جاران هەر مەسەرەن ئیش ئاسانکاری زۆری بۆ کراوە جاران بۆ لایڤێکی کەناڵێکی وەک ئێوە ئەبواە سیارێکی گەورە بەرێ و مۆلیدە بەرێ و نازانم دنیای بەرێ ئیشێ بکە ئێستا لە ڕێگەی ئەنتەرنێتەوە بە مایفایەک هەموو ئیشەکانی بۆ جێبەجێکەوە بوو ئەبێ ئێمە ژووک و دایری کارەبە ئاسانکاری بۆ خەڵک بکەین ئەبێ وەزارەتی دارایی بەڕاستی کۆمەڵی خەڵکی شارەزا لە مەجای بانق و لە مەجای با بڵین شستەمی ژمێریاری و محاسەبیە بێن لە وەزارەتی کارەبا کۆمەڵێک ئالیەت و میکانیزم بدۆزنەوە ئالیە سەنکاری بۆ خەڵکە بکەن کاکە ئیتر ئێمە ناکری هەر ئەوە بەم سیستەمە کۆنە دانیشین و چاوەڕ بکەین و عادات بێ بۆ ماڵەکە و دەرگای لێنەکەنەوە و لە ماڵ نەبێ و ئیتر ئەمە ناکری ئەم شێوازە کۆنە بەڕاستی بەڕێوە ناچی و کێشەی کارەباش هەر زیابێ کاکسیلۆن شتێک هەیە بەناوی لێ خۆشبوون و قەرزانە وڵی شتیوان بە گوێرەی ئیمکانیاتی هاوڵاتیان ساڵە مانگانە 100 میلیۆن دلار درێ بە کارەبە ئیتر بەڕاستی یعنی خەرجێکی زۆرە ئەمە یعنی ناتوانێت دە حکومت بەردەوام بێ ئەم پارە زۆرە هەر لە کارەبایە سەرفکا و بۆی لێ خۆشبوون باشە لێ خۆشبوون نا بەڵام شتێکی میکانیزمێکی تر هەبوو کە ئەنجومەنی پارێزگاکان باسییانە کرد ئەنوودانی ئەو پاشەکەوتی لای حکوومەتە ئەمەش بەدلی پێ ئێمەش داوامان کردو ئێمەش لە پژگیری ئەو حاڵەتاکەین بەڕاستی من خۆم وەکو مۆزەف پاشەکەوتمەیە قەیچێکە حسابێکی بانقی هەبێ و ئەمە ڕقەمە بچێتە سەر ئەوێ و لەوێ لاچی یعنی ئەم شتە زۆر ئاواردە و ئەکرێ یعنی حکومت ئەتوانێت دەوڵەتە دەسەڵاتی هەیە ئەتوانێت حسابی بانقی بۆ هەموو کەسێ بکاتەوە بۆ هەموو فەرمانبەرێ بکاتەوە بۆ هەموو کەسێک ئەتوانێت لەمە دووە کە ئیشتراکی کارەبای کرد بڵێ کاکە جانەبێ حسابێکی بانقی هەبێ بۆ ئەوەی پارەی مثلا زیاد و کەمی هەبوو پاریدا لە ڕێگەی ئەو حسابەیەوە بێ یعنی زۆر شتی پێ ئەکرێ حکومت دەسەڵاتی هەیە ئەتوانێت بڕیار بە هەموو شتێکی پێ ئەکرێ بە دڵنیاییەوە ئەم مەوزوعی پاشەکەوتەش کە پاری خەڵکە لای حکومەتە و حکومەتیش لای خەڵکی ئەتوانرێ مەقاسی پێ بکرێ ئەتوانرێ ئەگەر هەمووشی نەبێ مەسەرەن ساڵانە لە 150 لە پاشەکەوتەکە لە خەرجی کارەبا بڕوات یعنی تو ئەتوانی ئالێتی بۆ بدۆزیتەوانێ بە مەرجێک نیەت هەبێ و فینکێک هەبێ بیر بکاتەوە و پلانی بۆ دانێ زۆر باشە ئەمە سەبارەت بە قەرزەکان با یەک شتی تر هەیە باسی لێ بکەین کاکسیوان ماوەکی زۆرە یعنی ئەوە کار لەسەر بەستنی پێوەری زیرەکە کرێ قۆناغەکانی ئەو بەست نەگەیشتۆتە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی تەبەن لە مانگی نوێی 2019ەوە دەستی پێکراوە بە بەستنی پێوەریەکە ئەمە یەکێکە لەو سیستەمانەی کە حکوومەتی هەرێم با بڵێن جێبەجێیەکە کە بریتە لە ئیتر ئەبێ گۆڕانکاریە لە بەڕێوەبردننی کەرتی کارەبا لەو شێوازە کۆن و تەقلیدیەی کە باسمان کردوتمانی چلەکان و پەنجاکان و سەردەمی با و باپیری تۆیە ئەبێ بگۆڕێ بە سەردەمی تەکنۆلۆژیا و سوودی لەوەگرن یەکێک لەوانە ئەم سیستەمی هەر پێوەری زیرەک نییە یعنی تۆڕی زیرەکە پێڵەن سمارت گرید یعنی شەبەکەکە هەمووی بڵێن ئەچێتە سەر چونکە تۆ لەمە دووە مۆبایلەکە و زیرەکە سەلاجەکە و زیرەکە تەلەڤیزیۆنەکە و زیرەکە ئەبێ سیستەمی کارەباکەش تەوافق ناکە لەگەڵیا ئەگەر ئەو سیستەمە کۆن و تەهینە بێ بۆیە ئەم ئاسانکاری زۆری تایە پرۆژەکە لە سلێمانی تقریبان لە 150-60 تەواو بووە ناو شار گەڕەکەکان زۆربەی هەمووی بۆی دانراوە تەنها ستێکان ماوە لەگەن ناو بازاڕە ئیشەڵا هەفتەی داهاتوو لە دەڕۆژی داهاتووە ئەچین بەرەو منتیقەی ڕاپەڕین و قەڵات زێوڕانیە ئیشەکە بەڵێ کاکسیلان پێتان وایە بە بەستنی پێوەری زیرە کێشەکان چارەسەر بکریا خۆ لەم دۆخەتە تێپەڕێنی نەخێر کێشەیەک ئەو پێوەری زیرەکە ئاسای سحری نییە و گۆچانەکەی موسا کێشەکان کاتی خۆی بەڵام
یعنی دەواازەیەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان من وەکو پێم وتی یعنی معقول نییە لە ساڵی 2021 کاگڕنج وەکو باپیری بچێ پارەی کارەبابە ئەمە چۆن شتی وابێ نابێت ئەبێ ئەم ئالیەتە بگۆڕدرێ بۆیە بەڕێوەبردننی کەرتی کارەبا بە فیڕۆچوون و بە هەدەردانێکی زۆر هەیە لە کارەبایە ئەمە ئەم سیستەمە چارەسەری ئەکا و با بڵین مەوزوعی ئاسانکاری بۆ خەڵک مەسەرەن تۆ ئەو هاوڵاتیە ئەتوانێت زۆر ئاسانکاری پێ بکرێ وەکو پێم وتی جیازێکی بچووکە ئەتوانێت لە ماڵەوە دای بنێ ئاگاداری هەموو دۆخی کارەبای ماڵەکەی خۆی بێت چەندی سەرف کردو چەند سەرفەکە یعنی حکومت ئەتوانێت کۆنتترۆلی کارەبا بکە بە هەدەردانمان نامێنێ ئێمە دوای ئەمە زائیدەن کۆمەڵی خزمەتگوزاری تریش لەناو ئەو سیستەمەیە هەیە ئەتواندرێ بکرێ لە مستەقبەلە باش بەکەسەرەن پریپەید و پۆست پەید و ئەمانە هەمووی ئەتوانی لە یەک پرسیاریتر ئەگەر بە کورتی وەڵام بێت و کاکسیروان ئێستا لەگەڵەوەی پێوەری زیرەک بەستراوە پێوەرەکەی تریش لە ماڵەوە ماوە ئەمە هەر ئیشەکە هەتا وەکو سیستەمەکە بە تەواوەتی ئیشی پێکەن ئەو پێوەرە کۆنە ئەمێنێ بەڵام دوای لێکرێتەوە ئێستا ئێمە واخێت جەماعەتی بەشی فرۆشتنی وزەمان سەرخاڵی پسوولە تەبعکردنن ئیشەڵا لە ڕەنگە لەم هەفتەیە دەوری 6هزار ماڵ پسوولەی کارەبایان بۆ ئەو ڕاتەوانێ ئیتر مانگانە بەو پسوولێ هینەکرێ سەعاتە کۆنەکەش هەتا بە تەواوی سیستەمەکە ئەمێنێ بەس ئیشی پێوە ناکە ئەگەر هەر بۆ جوانی لێ بمێنێتەوە بۆ خۆی فلێتەوە بۆ جوان دەست خۆش بۆ سیروان محەممەد وتەبێژی ڕۆبەراتی کارەبای سلێمانی یاخود کارەبای سلێمانی سپاس دەکەین کە لەگەڵمانە ئامادە بوو زۆر سپاس بۆ بەخێر بێت.